بەێ پرسا هەڵبژارتنین پارلمانتوی ئەو کوردستانین هەبوویە پرسەک سەرەکەت قادا سیاسیە عراقی بێگومان یا هەرێما کوردستانی دژی کومار میوانامە هەیە ئەم دەرباسی بەغدایت بن گریدای وێ میژارێ دکتۆر ڤیان دەخیل پێفدارە فراکسیۆنا پارتیا دەموکراتا کوردستانی لێ پارلمانتوی عراقی ژێ بەغدایل گەلمایە. دکتۆرە سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. هەڵبژاردن لەو وادەی دیاری کراوە بەڕێوە چێت یاخود نا؟ زۆر سپاس. طبعا با بداية بزور بزواني باسي هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکەین کە هەموو کەسێک دەزانیتن بەڵام دیارە هەندێک کەس لە بیری چووە کە یەکەم پارتی کە یەکەم لایەنە سیاسی لە کوردستان داوای هەڵبژاردنی کردیە کە پارتی بوو خودی سەرۆکی جەنابی سەرۆک بوو لە ساڵی 1991 داوای کرد کە پەرلەمانێک هەبیتن شەرعیەتەکی دەستوری و قانونی هەبیتن لە بۆ کوردستان. لەو وەختە لە 92 هەتا ئێستا هەموو جار پارتی کە بەشداری هەڵبژاردن دەکاتن دائیمەن حزبی یەکەم دەرچووە لە پەرلەمان ئەوە معنای وەیە کە زیاتر لە نیوەی خەڵکی کوردستان ئەوە لایەنگر و پارت و قاعیدەی جەماهیری پارتی دیموکراتی کوردستانن. ئێستا ئەو سیستەمەی تازە یان ئەو قەرارەی تازە کە محکەمەی ئیتیحادی دەرینە دژی پەرلەمانی کوردستان دژی خەڵکێک دژی پێکهاتەکان مەقاعد پێکهاتەکان لە هەرێمی کوردستان کە هیچ ئەساسی دەستوری نییە ئەوە ڕەتفعلەکی کرد لە کنەما ئەمە قبول ناکەین داخلی انتخاباتی ببین کە هەموو کەسێک فعلەن لەو پەرلەمانە خەڵکە هەبی نوێنەری هەبیتن پارتی لەگە پێکهاتەکان ئەگە داخلی انتخابات نەبوون داخلی ئەو مؤسسەیە نەبوون هیچ شەرعیەتێک نامێتن لە بۆ پەرلەمانتان. لە وەختێک کە ئەو قەرارە دەربچیتن لە محکەمەی ئیتیحادی کە پێکهاتەکان حەق مافیان نییە مەقعدیان هەبی لە پەرلەمانی کوردستان کەچی لە ئەنجومەنی نوێنەری عێراق و ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کۆتە هەیە لە بۆ مکەوینات لە بۆ پێکهاتەکان ئەوە بوو یەکێک لە هەر خاڵە ئەساسەکان کە پارتی ڕەفزی کرد داخلی انتخابات بیتن و بەو شێوە تەعامل بکرێتن لەگەر پێکهاتەکان ئەوە یەکەم. ئی دووەم بەدیتنیمە پلانێک هەبوو لە بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان پلانێک هەبوو دیزاینێک هەبوو دانرا بوو مسبق کە کوبڕواتن ئەوشتەش هیچ قابلی قبول نیە لە کنەما دەبی انتخاباتێکی شەفاف و نەزیه و لە ژێر چاودێری یۆنامی یان منەظەماتی دووەلی کە بە شکلێکی شەفاف دەربچی و فعلەن تەمسیلی خەڵکی کوردستان بکات. برێز دکتۆر ڤیان یعنی قادا سیاسی دەل بەغدایژی گەلو ئاخافتنێک هەیە و دادگاها فێدەرالی بریارە خۆش بەرچاو دەرباز بکە وێ بریارە خۆ بگوهرینە. القانون محكمات برينها هي قانوناوان قرارك هي كاري قرارك دراني بپشتهنگی بيت مراجعوي قراري هكا او قرار نقلك درستا نالبرجواندي خلكيه يعني هر سيرش اساسي او سببك كاري جاركادي او قانون اخويا او قرار اخو اعاده بكات بجني العدول عن القرار المسبق يعني قرارك برينها در نها وقراري هيلي وقرارك دينو دريني احتمال اف حلها بيتن بلام بغداد اتحادي كوميسيوني همود ظانن انتخابات هريما كردستان ابدا چينا به هكا بارتي وبيك هاتي دي بجداري نبون وبتا انتخاباتك فعنا تمثيل حقيقي خلقي كردستاني تكا. بله دکتۆرە پارتی ئەڵێت دیزایانی پێشوەختە بۆ هەڵبژاردن کراوە کورسی ئێمە کورسی هەندێک لایەنی سیاسی دیکە دراوە بە لایەنێکی سیاسی دیاریکراو لە هەرێمی کوردستانە ئەگەرم سیناریۆ پێچەوانە بکەینەوە کورسی هەندێک لایەنی دیکە و کورسی و لایەنەی دیکە کە پارتی باسیەکات
بێت بۆ پارتی دیموکراتی کوردستان پارتی قبولیە کرد یان ئەو کاتە شەریوت ئیلا بێ بە دەنگدان پرسەکەیەک لا بێتەوە نەک بە دیزایانی پێشوەختە. ئەمە دائیمەن ئەو سیاسەتە قبول ناکەین، قبولمان نەکردە قبولیش ناکەین. دیزاین هەبیتن لە بۆ بەشداریکردن یان لە بۆ تەمسیلی خەڵکەکە خەڵکیمە لە پەرلەمانی کوردستان چونکە ئەو تەمسیلە ئەوە مافی ینی بۆ بەرژەوەندی پارتیش بە قبوڵتان ناکرد. هەر حزبەکە لایەنە قاعدەی جەماهیری خۆی هەیە، دەتوانی ئیش لە بۆ قاعدەی جەماهیری خۆی هەیە و دوای خەڵکەکە دەچیتە دەنگ لە بۆ ئەو لایەنە ئەو حزبەی دەکاتن کە فعلا باوەڕیان پێە و باوەڕیان بۆ حزبەیەکە دەنجی ئەو خەڵکە بیت لە حکوومەت. هیچ ڕۆژێک پارتی بە پێچەوانە یان پارتی بەڕێگای ناڕاست نەچوویتە هیچ پرۆسەیەک لە بەهێ داوامان پێشی داوای مافی خۆمان بکەیت داوای مافی پێکهاتەکانمان کرد ئەو ئەو بەقاعدانە ئەوە دەنجی ئەو خەڵکەیە کە دەبی بێتە تەمسیلکردن لە پەرلەمانی کوردستان نە لەو پارتیە نەبی لە بۆ لایەنە چیتکە هەبیتن. بەڵام ئەمە ملاحەزەمان کرد هەندێک پارت هەندێک سیاسەتمەدار کە پێش وەخت زۆر دژی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ڕاوەستا بوون. ئەمە پارتی ئەوە 2 ساڵە داوا دەکەین کە هەڵبژاردن هەبیتن، ئەوان ڕێگر بوون، ئەوان دێت ئەمە ناهێڵین سندوقی دەنگدان بگاتە سلێمانی کە ئێستا بەیاننامە دەردەینن و دایانەوەی هەڵبژاردن هەبیتن بەبێ بەشدارکردن پارتی. برێز دکتۆر ڤیان یانی پشتی داخویانیا پارتیا دەموکراتا کوردستانی داخویانیا سەرۆک بەرزانی ئەمریکا فرانسا یەکیتیا ئەوروپا gelek welatên Ewropayê Kanada helbest diyar kirin ku hilbijartinên li Herêma Kurdistanê divê zelal şeffaf û dadperwerane bin her wekî ku serok Barzanî diyar kiribû. Gelo fişarekî navnetewê li ser vê proseya demokratîk a hilbijartinên Parlamentoya Kurdistanê li ser Iraqê û dadgeha federaliya Iraqê heye. هەر دەولەتێک احتیراما مافی مرۆڤ بکاتن، احتیراما ئینسان بکاتن، احتیراما خەلکی وڵاتێکی بکاتن. طبعا دێ دژی ئەف سیاسەتە بیتن دژی کە ئەم خەڵکێکی محروم کە تەمسیلاوان هەبێ الپەرلەمانیان الحکوومەت. طبعا ئەمریکا وەلێت ئۆروپی ئەمت بهنن ئەوە وفود و تێنە هەولێرێت تێنە نگابێ سەرۆکی کە بەحسا وی موضوعی کەن کە چەند گرتە بۆوان فعلا و دەستخۆشی جەنابێ مووقفێوی وسایە و مەدید چەند لایەنێک هات جەنابێوی کە دەستخۆشی لێ بکەن کە چاوە دیفاعش قەتەکانت کە. هەرێما کوردستان نمونەیەکە گەلەکە سپەهیە الڤێ بۆ پێکڤەژینە هەلکێ کوردستانی هەممە چ بسڵمان بێ چ فلەه بێ چ ئێزدی بێ تورکمان بێ شەبەک بێ کورد بێ عەرەب بێ ئەم هەمی پێکڤەژین الکوردستانێ. وەختێ جەنابێ سەرۆک جەفت سەر ئەوێت کە ئەف حەقێ وانە و ئەس چ تشتێکی ناکەم هەکە ئەس حەقێ وان تەثبیت نەکەم حەقێ وان پێک هاتە تەثبیت نەکەم ئەڤە تشتێکی گەلێکی پیرۆزە و گەلێکی ئەم کێفخۆش سەرۆکی خۆ کە چاوە دیفاعی المەت چاوە دیفاعی المەت کرد وەختێ دەستورە عێراقی و حەقێمە الڤێ دەری تەثبیت کرد دەستورە عێراقی عینەن شتەنوکە ئەو خەڵکێ کە دژی ئەف قانونە کە دژی ئەولگەل ئەون کە پێک هاتەکان نەتەمسیل بن ئەڤە نەلگەل پێکەڤە ژیانن ئەڤە نەلگەل هەرێمە کاوسا یا جوان و سپەهی هەبێکە محافظە سەر هەمی حقوقی خەلکی خۆتکە. بەڵێ دکتۆرە وەڵامێکی کورتمەوە سپاس دەکەم. هەندێک لایەن 2 ساڵە هەڵبژاردنیان دواخستووە پێیان ئاسایی بووە گرفتیان نەبووە خەمی دیموکراسی هەرێمی کوردستانیان نەبووە بەڵام بۆ ئێستا ئەگەر هەڵبژاردن بۆ
با بڵێن 6 مانگی تریش دوا بخرێت بۆ بێ بە کێشە بۆ هەرێمی کوردستان بەڵام 2 ساڵ نابێ بە کێشە هەڵبژاردن ناکرێتن بەبێ پارتی بەبێ هاتەکە ئەوە جوابی منە. سپاس بەڕێز دکتۆرە ڤیان دەخیل تێبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عراق لە بەغدا و لەگەڵماندا. سپاس دکتۆرە. سپاس دکتۆر.